لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ساڵح قەزوینی نووسەر و توێژەری سیاسی لەگەڵم دەبێت لە تارانەوە. بەڕێز قەزوینی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمریکا پێشمەرجی بۆ ئێران هەیە، ئێرانیش مەرجەکانی خۆی بە ئەمریکا لە چەند خاڵێکدا ڕاگەیاندووە. پێت وایە گەڕی دووەمی دانوستانی ئێران و ئەمریکا لە ئیسلامەباد جارێکی دیکە بەڕێوە بچێت؟ بسم الله الرحمن خی بەخشنەی میهرەبان، سڵاو لە جەنابت و لە بینەرانی کوردستان 24. ئێران تاوەکو ئێستا بە فەرمی ڕای نەگەیاندووە کە بەشداری لە ئەم دانوستانە دەکات. لە هەمان کاتدا ئێران ڕەتیشی نەکردوێتەوە کە بەشداری بکات، واتە نە بەشداریکردنی ڕەت کردوێتەوە نە بەشداری نەکردن. ئێران دەیەوێت کە دۆناڵد ترامپ بڕیارەکەی هەڵوەشێنێتەوە بە سەپاندنی گەماروی دەریایی بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا بۆ ئەوەی کە نیەتباشی خۆی نیشان بدات و ببێتە دەستپێکێک بۆ دانوستانەکان، چونکە ئێران پێی وایە پرسی گەمارۆ سەپاندن بەسەر بەندەرەکانیدا لابردنی ئەو گەمارانە دەبێتە دەستپێکێک بۆ دانوستان و نیەتباکیشیەکیشە لەلایەن کۆماری لەلایەن کۆشکی سپیوە. لەبەر ئەوە ئێران نایەوێت لە ژێر گوشاردا بچێتە دانوستان. باشە، ئێران نایەوێت گوشاری ئەمریکای لەسەر بێت کاتێک دانوستان دەست پێ دەکات. کەواتە ئەم دانوستانەی کە گەڕ یەکەم لە ئیسلاماباد کرا لە ژێر گوشاری ئەمریکادا نەبوو کە ئێران چوە دانوستانەکانەوە؟ گومانی تێدا نییە کە گوشارەکانی ئەمریکا پەردەوامن، بەڵام لە هەمان کاتیشدا ئێرانیش کە ئێستا گەری هورموزی بەدەستەوەیە و فەرمان ڕەوایی تێدا دەکات یاخود کۆنتڕۆڵی گەری هورموزی بەدەستەوەیە، دەبینین کە هەمووان دانەوێت کە هورموز بەکار بهێنن، بەڵام لە کۆتاییدا گەمارۆکە بەدەستکێ بەدەست ئێرانە. لەلایەکی دیکەشەوە ئەوەی ترەمپ دەیکات ناعەقلانیە، دەیەوێت هەمووان هەرموز بەکار بهێنن بەڵام ئێران نەتوانێت. ئەمە کەس قبولی ناکات، نەک کۆماری ئیسلامی ئێران. بۆ نمونە تۆ هەموو شتێکت لەژێر کۆنتڕۆڵدا بێت بەڵام دواتر ئەمریکا بێت و هەموو کەس ڕێگە بدات پیایدا تێپەڕێت تەنها تۆ نەبێت. ئەمە شتێکی زۆر نالۆژیکیە. ئێران بێگومان ئەمە قبول ناکات. لەبەر ئەوە ئەمە بەلای ئێرانەوە بەتەواوی ڕەتکراوەیە. زۆر باشە. ئەو هێڵە سوورە کە ئێران بەردەوام باسی لێوە دەکرد و ئەو کارتە گوشارەی کە بەدەستیەوە بوو گەروی هورموز بوو، پێت وایە ئێران توانی کارتی گەروی هورموز بە باشی بەرامبەر بە ئەمریکا هاوپەیمانەکانی بەکاربهێنێت یان نا ئەمریکا لە ڕێگەی گەماروی دەریاییەوە ئەو کارتە گوشارەی لە دەستی ئێران دەرهێنا؟ بە پێچەوانەوە ئێران گەروی هورموزی وەکو چەکێک بەکارهێناوە. تەنانەت هەندێک کەس وا وەسفی دەکەن کە گەروی هورموز چەکێکی ئەتۆمیە بەدەست ئێرانەوە و بەباشی بەکاری هێناوە لەم شەڕەدا دژی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل. کێشەی ئەمریکا و ئێران لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا ئەم کێشەیە هەر هەبووە، واتە ئەم کێشەیە شتێکی تازە نیە لە نێوان هەردوو وڵاتدا. بەڵام ئەوەی کەوا دەکات ئەم کێشانە بە زووی چارەسەر بکرێن و بە زووی دانوستان بکەن قەیرانی وزەی جیهان نییە. ئەگەر بۆ نمونە ئەو گەروە نەکرێتەوە پرسەکە زۆر دەنگ دەداتەوە لە جیهاندا. ئەگەر ئێران گەروی هورموز بەکار بهێنێت بۆ ناچارکردنی ئەمریکا بۆ کۆتایهێنان بە ئەم شەڕە، ئەوە پێم وایە خاڵێکی ئەرێنیە. باشە، لەبەر ئەوە ئێران دەیەوێت هورموز بەکار بهێنێت بۆ ئەوەی کە وەکو گوشارێک لەسەر ئەمریکا بۆ شەڕەکە. بەڕێز قەزوینی، گەروی هورموز دوا کارتی فشاری ئێران دەبێت بەرامبەر بە ئەمریکا یا کارتی فشاری دیکەشی بەدەستە ئەگەر نەتوانێت بە باشی لە گەروی هورموز بە ئامانجەکانی خۆی بەکار بێنێت بۆ ئامانجەکانی خۆی؟ نەخێر، ئێران کۆمەڵێک کارتی دیکەی بەدەستەوەیە، بەڵام ئەو کارتەی کە دەکرێت ئەو کارتێکی بەپەلەیە و کارتێکی یەکلاکەرەوەیە لەم پرسەدا گەروی هورموزە. پێشتر ئێران کارتی هەبووە، ئێستاش
کارتی بەدەستەوەیە بۆ نمونە ئێران توانای سەربازی هەیە توانای ئەتۆمی هەیە ئێران هاوپەیمانی هەیە لە ناوچەکەدا ئەمانە هەموو کارتن بەدەستی ئێرانەوە بەڵام ئەو کارتەی کە ئەمریکا ناچار دەکات ئەو کارتەی کە گوشار لەسەر ئەمریکا دروست دەکات بۆ ئەوەی چارەسەر بدۆزێتەوە بە زووترین کارتی گەری هورمزە. باشە پێت وایە لەم دانوستانە ئەگەر ئێران و ئەمریکا جارێکی دیکە لە ئیسلاماباد بەیەکەوە کۆ ببنەوە ئێران بە مەرجەکانی ئەمریکا ڕازی دەبێت یا ئەمریکا دەتوانێت قەنەعەت بە ئێران بێنێت بۆ کۆتایی هێنان بەم شەڕە لەبەرەوەی لەم شەڕە زەرەر و زیانێکی زۆر بەر ئێران کەوتووە توانە موشکەکانی لاواز بۆ کۆمەڵێک ژێرخانی ئابووری و وزەی ئێران لە ناوچەکە بڵین لە ئێران زەرەری بەرکەوتووە پێت وایە ئێران ڕازی دەبێت بە مەرجەکانی ئەمریکا؟ نعم بەڵێ ما تتفضلين به ئەوەی کە تۆ باسی دەکەی ڕاستە ئێران زیانی زۆری بەرکەوتووە لەم شەڕەدا زیانی قورسی بەرکەوتووە بە تایبەتی لە سەرچاوەکانی لە پرۆژەکانی بەڵام ئێران دەیەوێت ئەم شەڕە بە تەواوی تەواو بێت واتە بۆ هەمیشە تەواو بێت هەل لەبەر ئەوە ئەگەر ئەمریکا یاخود شاندی ئەمریکا ڕەشنووسێکیان نەبێت یاخود واز لە ئێران نەهێنن بۆ هەمیشە پێم وانێم شەڕەتاوە بێت ئێستا ئەمریکەکان دەیانەوێت ئێران واز هاوڕێکانی بێنێت ئێران واز لە بەرنامەی ئەتۆمی بێنێت ئێران واز لە بەرنامەی موشکی بێنێت واتە کێشەکە پێم وایە دەکرێت چارەسەر بکرێت بەڵام ئەگەر ئەمریکا گوشار لەوە بکات کە ئەمریکا دەست لە ئەگەر ئەمریکا گوشار لەسەر ئەوە بکات ئێران واز لە موشک بێنێت واز لە دۆستەکانی بێنێت واز لە ئەتۆم بێنێت پێم وایە جارە شکست دێن دانوستانەکە. باشە پێت وایە لە ئێستادا دانوستان و ڕێککەوتن بە قازانجی ئێرانە یا بەردەوامی جارێکی دیکەی شەڕ کە ئەمریکا و ئیسرائیل هەڕەشەوە دەکەن ئەگەر دانوستانەکان سەر نەگرێت و ڕێککەوتن نەکرێت جارێکی دیکە هێرشی سەر ئێران دەکەنەوە ئێران کامیان بە باشتر دەزانێت بژاردە دەزانێت. ئەوەی کە بەلای ئێرانەوە گرنگ و باشترە کۆتایی هێنانە بە شەڕەکە بۆ هەمیشە بەڵام ئەگەر چارەسەری کاتی هەبوو بۆ نمونە ئاگربەست هەبوو بۆ نمونە ئاگربەست هێک هەبێت دواتر شەڕ دەست پێ بکاتەوە یاخود ئاگربەستێکە بێت تایدا دانوستان بکرێت پێم وایە ئەمە بەلای ئێرانەوە هیچ دروست نییە ئێران دەیەوێت ئاگربەست نەبێت و دوایی شەڕ دەست پێ بکات و ئێران ئەگەر ئەمە دۆخی بێت شەڕەکە بەردەوامی پێدەدات بەڵکو ئەوەی ئێران دەیەوێت شەڕەکە بۆ هەمیشە ڕاگرێت ئێران ڕازی نابێت بە چارەسەری کاتی ئاگربەست بۆ کۆکردنەوەی هێز و کاتکڕی ئێران ئەمە دەزانێت و ئەمە قبول ناکات بۆیە هەمیشە پێی باشترە شەڕ بکات وەک لەوەی دانوستان و ئاگربەستێکی لەرزۆک و لاواز هەبێت ئێران دەیەوێت سزاکان کۆتایی بێن سزاکانی سەری تەواو بن ئێران دەیەوێت ئەو سامانەی لە دەرەوەیەتی ئازاد بکرێت ئێران دەیەوێت دەوڵەتێکی ئاسایی سروشتی ناوچەکە بێت بەڵام ئەمریکا ئەمە قبول ناکات ئەمریکا هاتووە سزای بەسەر ئێراندا سەپاندووە کردوێتی بە دەوڵەتێکی گۆشەگیر کردوێتی بە دەوڵەتێکی نائاسایی وای لێ کردووە نەتوانێت مامەڵە لەگەڵ دەوڵەتانی دراوسێشی بکات ئێران دەیەوێت ئەم شتە تەواو بێت ئێران دەیەوێت بە هەمیشە ئەمە تەواو بێت باشە بەڵام بۆ ئامادەیشە شەڕکات تا ئەوە تەواو بێت باشە بەڕێز قەزوینی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ داخستن و کرانەوەی گەرو هورمۆز کە وەزیری دەرەوەی ئێران ئاماژێ بۆ کرد گەرو هورمۆز کراوەتەوە میدیاکان و کەسایەتیەکانی باڵای ئێران نزیک لە سپای پاسداران دژی وەزیری دەرەوەستانەوە دوو فاقیەک لە نێوان لێدوانەکانیاندا هەبوو پێت وایە ئەوەی کە سەرکردایەتی ڕەوتی دانوستان و بڕیار لە ئێران ئێستا دەکات سەرکردایەتێکی یەکدەست و یەکگرتووە یان نا خۆشیان دوو دڵن لەوەی بڕیار لە دانوستان بدەن یا بڕیار لە درێژکردنەوەی داخستنی گەروی هورمۆز و ئەگەرەکانی بەردەمیان بدەن. ئەوە کێشەیەکە کە بەشێک لە چاودێران باسی دەکەن کە یەکدەنگی لە نێوان ئێراندا نییە بە پێچەوانەوە بڕیاری کردنەوەی گەروی هورمز بڕیارێکی ئێرانی بوو بە تەواوی واتە هەمووان ئەو بڕیاریاندا بۆ ئەوەی کە نیشانی بدەن ئێران نیەتی باشە بەرامبەر کۆمەڵگە نێودوڵەتی بۆ ئەوەی نیشانی بدەن ئێران دەیەوێت نەرمی نیشان بدات بۆ دانوستان و ڕێکەوتن بەڵام لە بەرامبەردا لایانی دوژمن لە جێگەیەوەی پێشوازی لەو هەنگاوە بکات کارێکی زۆر خراپی کرد
هات گەماروی سەپان بەسەر ئێراندا ئێران پێشتر ئەمەی ڕاگەیاندووە ئەگەر لایانی بەرامبەر لایانی ئەمریکی بەردەوام بێت لە گەماروی بەندەرەکانی ئێرانیش ناچار دەبێت گەری هورمزدا بخاتەوە ئێرانیش ناچار دەبێت ڕێکاری پێویست بگرێتە بەست لەبەر ئەوە پێم وایە کە گەمارۆدانی دەریایی ئێران پرسێکە کە بەلای ئێرانەوە هێڵی سوورە ئێران ناتوانێت بێدەنگ بێ بەرامبەری هەر شتێکیش لە بەردەستی دابێت بەکاری دێنە دژی زۆر باشە سپاس دەکەم بەڕێز ساڵح قەزوینی نووسەر و توێژەری سیاسی کە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس